وکاتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هاتوومەتە خزمەتتان لە بەرنامەیەکی تری ڕاوێژ کە بە شێوەیە ڕاستەوخۆ پێشکەش بێوازی دەکرێت. ئازیزان هەروەک ترکە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئاگاداری ئەومان گەیاندبوو بڕیارمان وا بوو کە هاوکارانمان لە بەشی بەرنامەی ژیانەوە لەم ڕێگەەوە بێن و بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە مەسەلەی مادە هۆشبەرەکان و شوێنێتی بەرەنگەربوونەوە دژ بە مادە هۆشبەرانە قسە و باس بکرێت. بەڵام نەکرا و هۆکارەکەشی جارێک یەکێک لە هاوڕێیانی بەشی ژیانەوە لەگەڵ ئێمەیە و نەمانتوانیوە جارێ هاوڕێ کاوان بێنینە سەرخەت دووادارین تاوکاتە بتوانین. بەڵام ئێوە ئازیزی شەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەیفۆنی 0064 یەک دەفە زافم کردم کە من لێرەوە بە تەریقی ژمارە تەلەفۆنی 0064 26 16 764 لە تەریقی واتسابەوە بە ئێمە پەیوەندی بگرن. ئێوە ئازیزی شەتوانن تەجروبیاتی خۆتان سەبارەت بە مەسەلەی چ هاوسێ ماڵتان چ کەسێک لە بنەماڵەتان یا هەر کەسێک کە لەو بابەتەوە یا بۆ خۆی جیرۆدەی مادە هۆشبەرەکان بووە توانێت لەگەڵ ئێمە پەیوەندی بگرێت بیڕوڕای خۆی لەگەڵ ئێمە بگوازێتەوە. ئێمە هەوڵە دەین لەیرەوە هاوڕێ گەلاوێژی ڕۆستەمی کە بۆ خۆی ڕاوێژکاری بەشی کۆمەڵایەتیە لەسەر خەتە لەگەڵ ئێمەیە بێت و لەلای ئەمە بێت. هەوڕێ گەلاوێژ بەخێربی بۆ بەرنامەی ڕاوێژ کە هەروەتر بەرنامەی ژیانەوەیشە. ئێوە بۆ خۆتان یەکێک لە بەڕێوەبەران و دەرهێنەرانی بەرنامەی ژیانەوەن. بەخێربی بۆ بەرنامەیە. زۆر سپاس سلااوم هەیە بۆ ئێوە و هەروەها بینەرانی خۆشەویستی هەم بەرنامەی ڕاوێژ هەم بەرنامەی ژیانەوە. هیوادارم بەیەکەوە بتوانین بەرنمەیەکی بەدەستکەوت لەگەڵ بینەرانی خۆشەویست بەڕێوە بەرین. دیارە بەشداری ئەوان دەتوانێت بەرنمەکەی ئێمە دەوڵەمەندترکە. لە خزمەتدا هاوڕێ گەلاوێژ ئێوە ماوەیەکە کە چەند بەرنامەتان تا ئێستا پێشکەش کردووە بەرنامەی ژیانەوە؟ تا ئێستا نزیکەی 5-6 بەرنامەمان پێشکەش کردووە. دیارە ئەم بەرنمەیە تازەیە، بەڵام ئێمە بە دڵنیایەوە دەمانەوێت ئەو بەرنمەیە چڕوپڕترکەینەوە، پڕباتریکەین، دەوڵەمەندتری بکەین و ئەتاو جێگایە کە چ زەرورەتی جار بکە و چ لە تواناماندا بێ بۆ هیچ کارێک درێغی نەکەین. هەروەک بۆ خۆشتان لە بەرنمەکەتانە زۆر جار ئاماژتان پێکردووە. بەڕاستی کۆماری ئیسلامی لە توولی 42 ساڵی ڕابردووە لەلایەکەوە هێرشی نظامی کردە سەر کوردستان و بە شێوەیەکی زۆر دڕندانە شارەکان و دێهاتەکانی کوردستانی بۆمباران کرد، خەڵکی کوشت. لە ماوەی ئەو 42 ساڵەدا کۆماری ئیسلامی ژنانی بردە کونجی خانەوە و هەڵاواردنی زۆر شڕ و ئاشکرایی بەرامبەر بە ژنان کرد. لەلایەکی ترەوە بەشێکی زۆر لە گەنجان نەیانتوانی بە ئاواتەکانی خۆیان بگەن لە نظامی کۆماری ئیسلامیە. کۆماری ئیسلامی بەوە ڕازی نەبوو، بەڵکو بە پەرەپێدانی مادە هۆشبەرەکان بە تەوری واقعی شەڕێکی تری دژ بە خەڵک بە تەواوەتی لە ئێران و بە تایبەتی لە کوردستان کرد، بە شێوەیە کە مادە هۆشبەرەکان زۆر ئاسان دەست ئەکەوتن، قیمەتێکی زۆر تقریبەن هەرزانتر لە سیگاریان بوو. وها بوو کە هەوڵیدا بە پەرەپێدان بە مادە هۆشبەرەکان لە ناو کۆمەلگادا خەڵک ئەوەندە تووشی مادانە بکە کە سەریان نەپڕژێ بیر لە ژیانی خۆیان بکەنەوە، سەریان نەپڕژێ بیر لەوە بکەنەوە بۆچی لە قەرنی
لەو قەرناکە دنیای تەکنۆلۆژی چێتە پێشەوە ئینسانەکان هەوڵەدەن بۆ ئەوەی بە ئاوات و ئارزوەکانیان بگەن هەموو کەس هەوڵەدا بۆ ژیانی باشتر بێ بەڵام ئەوان لەوانە بیر نەکەنەوە بەڵکو لە گۆشەی کوچە و لە کەلاوە و لەم باولۆلا خەریکی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بن بەشێکی هەرە زۆر لەم خەڵکە تووشی ئەوە بوون کە ژیانیان لێک بسرا چ لەباری کۆمەڵایەتیەوە چ لەباری ئابوووریەوە لە هەر بابەتێکەوە بڵێ ئێمە هەوڵەتن هاوڕێکاوانیش بێنینە سەرخەت ئەگەر دەنگمان ببیسێ هاوڕێکاوان دەنگ ئێمە بیسیت ئەگەر دەنگ ئێمەسلام هاوڕێ مەحیا بەڵێ من دەنگی وا بیسم ئێوە چی ئێوە لە تەریقی دووربینەکەەوە ئەگەر لەگەڵمانە پەیوەندی بگری چاو لە دووربینەکە بکەیت و بینەرانیش دە و هەر لەو ڕێگەوە زۆر زۆر سپاس دێ هەرگاوایە ئێستا ئێمە بە سێخۆڵی هاین لە خزمەت بینەرانی خۆشەویستە و پێمان خۆشە ئەوانیش لە ڕێگەی ئەو ژمارە تەلێفۆنەوە کە لەسەر شاشەی تەلێفۆنەکەی بین تەلەڤیزیۆنەکەی بینن پەیوەندیمان پێوە بکەن هەوڕێگە لاوێشتۆ بۆ خۆت قسەیەکی تایبەتیت هەیە من ئەو باسێکە ئێوە لەوەڵە ئاماژەتان پێکە زۆر مهمە من پێشەکی بڵام کە مادە هۆشبەرەکان بە درێژایی مێژوو دەوڵەتانی دەسەڵاتدار هەمیشە بۆ ئامانجی خۆیان لە هەموو ئەرسەیەکدا بەکارە هێناوە بە تایبەت لە شەڕی جەهانی ئەوەڵ و دووەم زۆریان بەکارهێنا بۆ لە نێو سەربازەکانی خۆیاندا بۆی کە سەربازەکانیان ینی ئەو حسی ئینسانیەت و عاتفە و هەموو شتێکیان لێ بستێنەوە وەکو ئینسانێکی درڕندە بیان خەنەجیانی ئەو وڵاتانەی کە دەوڵەتانی ئەمپریاریستی و هەروەها دەوڵەتانی داگیرکەر بیان خەنەجیانی ئەو خەڵکی وڵاتانە بۆەوەی کە بە ئامانجی خۆیان بگەن ئەمە شتێکی حاشا هەڵ نەگرە لە ئێستاشدا زۆرێک لە دەوڵەتەکانی توتالیتەر و هەروەها دەوڵەتانی زیدی بەشەر کۆنەپەرست وەکو ئەفغانستان و بە تایبەتی ئێران لە مادە هۆشبەرەکان وەکو ئەبزارێک وەکو ئەسلحەیەک لە خزمەت مانەوەی ئەمری نەنگینی خۆیان بەکارە هێناوە و بە وفوریش بەکاری دێنن ئەگەر لە بیرمان بێ معاونی ئەحمەدی نژاد ئەو سەردەم کە ئەحمەدی نژاد ڕئیس جمهور بوو هەڕەشەی کرد لە بەتایبەت لە جوانانی کوردستان ڕاوەستە من بە جێگای قەڵەم و تفەنگ من مادە هۆشبەرەکان دەخەمە ناو ئەنگوستەکانتان و هەرواشی کرد ئەمە مەبەستی چی بوو بەستی ئەوەی کە دەوڵەتی کۆماری ئیسلامی کە تا ئێستا سەرەڕای هەموو سەرکوت و زیندان و ئێعدام و شکنجە نەیتوانیوە خەڵکی ناڕازی لە مەیدان بەرێتە دەر بەکو ویستی بە کەڵکێنانی مادە هۆشبەرەکان خەڵک بێتەفاوت کە نیسبەت بە ژیانی خۆیان و ئایندەی خۆیان و هەروەها بۆ مبارزە بۆ ئاڵوگۆڕی وەزیەتی ئێستا بۆیە وەرۆکو جەنابەت ئاماژەت پێکرد مادە هۆشبەرەکان لە ئێران و بەتایبەت لە کوردستان زۆر هەرزان و لە ماوەی 2 تا 3 دقیقە لە ماڵە بچێ دەرێەوە دەتوانی بەدەستی بێنی ئەمە حربەیەکە مەدانێکە کە کۆماری ئیسلامی بەدژی جوانانی ئێران و کوردستان وەروە بەدژی ئایندەی بەشەریەت لە ئێران و کوردستان بەکاری دێنێ بۆیە ئەمە زۆر گرنگە زۆر مهمە کە کولی کۆمەلگا بەتایبەت جوانەکان متەوەجەی ئەو وەزیەتە بن ئەو مەدانە بن کە ئیجازە نەدەن کۆماری ئیسلامی زۆر بە ئاسانی جوانەکان بخاتە داوی ماڵوێرانکەری مادە هۆشبەرەکان من باسی دوایم دیڵمەوە بۆ دوای باسەکانیەوە و هەروەها پرسیاری بینەرە زۆر باشە کاکاوان ئێوەش بۆ خۆتان پێنج بەرنامەتان تاڵانە پێشکەش کردووە لە بەرنامەی ژیانەوە بۆ خۆتان تجربەتان لەم بابەتەوە چییە ئایا واقعاً پێتان وایە توانیوتانە ئەو هەدەفەی وا بۆ خۆتان دیاری بکەن پێی گەیشتوون وەکو بەڕێوەبەری بەرنامەی ژیانەوە زۆر سپاس هاوڕێ مەحیا منی سڵام عەرزەکەم لە خزمەتە هاوڕێگە داوێژ و هەروەها هەموو بینەرانی خۆشەویستی دەنگ و ڕەنگی کۆمەڵە
بەڵێ لە توول بەرنامەی ڕابردوودا ئێمە سایمان کرد لە ڕوانگەی تازە و بڕوانین بە کێشەی ئەتیات من خۆم یەک لەو قوربانیانە بووم و تەجوبەم کردو لە نزیکە و بۆیە چۆن خۆم تەجوبەی مۆفەقم بوو لەوەی کە بتانم تەرکی بم حەزمە کردەوە تەجوبە بە نەحوێتە چۆن لە میدیاکانە بارها بەرنامەگەل مختلف تۆلید بووە بە شێوەگەل مختلف کارشناسگەل مختلفیان هاوردە وەلێ خۆ من گەرەکم نەبوو تکرارە مکەڕەرات بێ حەزم کرد شتەکە فل بدا هەبێ یانێ عینی بێ واقعی بێ بۆیە میوانهایی کشەکە داوەتمان کرد بۆ بەرنامە هاوکێشە بووین هاو دەرد بووین ئەحساسمە کرد ئەگەر فەرد خودی واقعیەکەی دانی بدونەوەی کە پیش زەمینێ قەبلەن مقدمەیە یاوەی کە پرسیارەکان و لە قبل ئامادە کردوێ کە ڕوبەڕووی ئەبێتەوە و فەرد واقعیەتەکان باسەکات ئیتر شتەکەەوە نییە بێژی لە پێش و ذهنیەتی ئامادە بووە مستەقیم ڕاستەخۆ هاتووەتە ناو بەرنامەکە بۆیە پرسیارەکانیش کە مەترەحەوێ دقیقەن ئەو شتە بەیانەکە کە بۆ اتفاق کەفتە ئەو شتەی کە تەجروبەی کردە منیش حەزمەگەر ئەو شتە دقیقەن وا بە حەداکسەر واقعیەت و تەحویڵە جامعەی بین چونکە هەمیشە لەسەر و بیر و باوەڕە بووم کە میدیایەک وەکو میدیای کۆمەڵە تیڤی دانەی لە هەدفەکانی ئەوەیە کە ئەخبارە ڕاست واقعیەتەکان ڕاهکارهەیە حەقیقی ئەوانەیە ئێمە تەحویڵ جامعە بین بۆیە باوەڕم بەو سونەتە هەیە منیش هەر لەو زەمینە سایمتەوە باشکوردیشی بوو هاوڕێ مەحیا من بنەماڵەکەی خۆم باوەڕم پێ بکە لە سنە بان دەخانەوادە فقط لە حەسەناوای سنەوە هاتن مەسن تەبریکیان بەدایکم وت خۆشحاڵ بوون لەو بابەتە ئیستیقلالیان لێ کرد یاوەی کە کەسانێتر دۆست و ڕوپێ خەروە لە سەقزەوە بعد لە مەریوانەوە پەیوەندیان گرت و پەیامیانەنا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دەستخۆشییانە کرد ئەحساسەکەم بەڵێ جواوی داتەوە چونکە ئەو کێشەیەک نییە ئێمە فقط بە فەردی بزانین تەجوبەی بە شەریش نیشانی داوەکەم ئینسان زمانێکە بە شکڵی مشترک بە شکڵی اشتراکی کارەکە بە شکڵی ڕێکخرا و سازمان یافتە کارەکە مۆفەقترە لەم زمینە بۆ یەتە کاوڕێگەلاوێژ ئێمە هەوڵماندا کە ئەو باوەڕە بە خەڵک بگەێنین و دوایەوە چۆن بێژم ڕێکیان بخەین وەکو ڕێکخراوەهای وەک ژینگە پارێزی وەکو ڕێکخراوەکانی تیبواری ژنان ڕێکخراوەیەکیش ئێمە ئەتانی بماوێ بۆ مادە هۆشبەرەکان بەتایبەت بنەماڵەکان ئەو بنەماڵانە کە خۆیان مناڵەکانیان دەرگیری ئەم قەزیان ئەتان زۆر دەور و نەخشێکی تایبەتیان بێ لەم زەمینەکان بێک و پەیوەندی بگرن بۆیە تاکیدێکمان لەسەر ئەمە بوو مەسەلەیە ڕۆشنای ماڵێک هەمیشە لە میدیاکان ترە ئەستفاداوێ گیان من ئەبێ جارجار زۆر بەداوای لێبردن ئەگە قسەکانتان خەت بکەم چونکی پێیان دێت پێیانەکان خوێنمەوە و واردی بەحسێکە بین لەگەڵ هەمووتان لەو بابەتەوە پامێکەوە هاتووە یەکێک پامێک هاتووە بەڕاستی مربوط بە بەرنامەکە نیە بەڵام بۆ ئەو بینەرە پیوانە بێ ئێمە پامەکە لە نەزەران ناگرین وانە هەر ئیشارەیەکی پێەکەم کرد وایە ڕۆژی پەنجشەمە حوتی مانگی ڕێبەندان لە کاتی شەبەکەی تلویزیۆن کاتێکە ویستویان ئەم سابقە بەڕێوەبەرن بەهۆی بەفوانۆ نەکراوە ئەم مەوزوع ئەوە لێرە باس کراوە سەرڕایەوە زۆر جێگەی ئەهمیەت ئێمە هەوڵە دێن ئەمە بگوازینەوە بۆ بەشی هەواڵەکانمان لە بەشی هەواڵەکانە حتمەن ئەمە بگوازینەوە ئەم پەیامەوە ئێوە ناردووتانە بەڵام چونکی مەوزوعی ئەوڕێ بەرنامەکەمان بینەری خۆشەوی سەبارەتە بە مادە هۆشبەرەکان و چۆنیتی بەرانگەرە بوونەوە لەگەڵەوە بەداخەوە من ناتوانم بۆ زۆریش دوور و درێژە ئەگەر ئیجازەم پێ بدەیت چونکی مەوزوعی بەرنامەکەشمان نییە نەیخوێنمەوە بەڵام لە سەقزەوە پامێکمان بۆ هاتوو وتیانە مەمنوع بە فارسیە هەڵبەتە مەمنون از بەرنامەیەتان خۆشامەدگویی میکنم از کاکاوان و گەلاوێش خانم امیدوارم که این برنامه امروز که در مورد مواد مخدر و دخانیات است به صورت علمی و کارشناسی پیش برود
ئێمە هەوڵە دێن ئەمە هەوڵە دێن هەم لە ڕێگەی ئێوەی ئازیزەوە کە بۆ خۆشتان تەجروبەتان هەیە لەم بابەتەوە هاوسێ ماڵتان هەیە ئەزان چەندێک خەڵک بەدبەخت و دەربەدەر بووە چەند کەس بنەماڵەی بە یەکجاری لە یەک ترازاوە و تەجروبە لەو بابەتەوە زۆرە هەروەها ئێمە بەخۆشیەوە هاوڕێ گەلاوێژمان لەگەڵە کە لەم زەمینا بخۆی تجروبەی هێزگار زۆری هەیە لە دەرەوەی وڵات لەگەڵ کەسانی وا کاری کردووە و بۆ خۆی مەدرکی ڕاوێژکاری هەیە لە بواری کۆمەڵایەتیەوە توانێت یارمەتیمان بداگەر کارێکی کارشناسانە بوو حتمما ئێمە توانین جوابی بدەینەوە. بەڵێ حتمما واکەن ئەو بینەرانەی کە بۆ خۆیان لەم زەمینەی شاکارێکی کارشناسانەیان کردووە طبعاً هەم لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە واتسابەوە کە ژمارە تەلیفۆنەکەی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکە بینن 0046 70 261 676 4 پەیوەندی بە ئێمەوە بگرن و ڕاوبیر و باوەڕی خۆتان بە ئێمە ڕابگەن چ بە شێوەی پەیام وە چ لە ڕێگەی دەنگیشەوە ئێمە بۆ ئەتوانین دەنگی ئێوەش بگوازینەوە. داوای لێبرد نەکەم کاوان کە قسەکەتم پێ بڕی فەرمووە گەرەکرێ بە کورتی ئیدامەی بدە هاین لە خزمەتانە دوای دێمەوە بۆ لای هاوڕێ گەلاوێژ. سەرچاو من قەدانیەکەم لەو بینەرانە کە دانیشتون بەرنامەکە بینن تەقازامیش هەیە کە بە دۆست ئاشنا ڕوفێق بمانە معروفیکەن بەسەر چاو ئێمە تاکی دەکەین لەسەرەوە ڕەوشەکان ڕەوشێ علمی بێ و هاینە سەر و باوەڕە کە بە تعداد ئەوانەی کەوە تووشی ئەم کێشە و گرفتە هەن ڕەوشەکانیش متەنەوعە یعنی هەر کەسی تەجروبەیەکی هەیە مەخسوسەن لە دنیای ئەم ڕۆژە هاوڕێ مەحیا جۆرێکی لێ هاتووە من مەسەڵەن ئەو میوانانە کە بانگمەکرد باوەڕکە قسەیان لە سریە لە مەوادهای جەدی دەکرد کە شرایط بۆ خصوصی نابێ یعنی فەر لە هەر نقطەیە لە هەر گۆشەی بەتایبەت ناو حتا شوێنێکە وەک پارکێ گشتی کە کۆمەڵانێک خەڵکی تایە ژن و مناڵی تایە لەوێش فرە ڕاحەتەتانێ مەسەڵەن لە مادەی وەکو کیمیکال ناویە بەر ئەوت بێنای دەغتیادا وەرە بە یەک کامیش فەرد ناشاوێ بە سلاح مەسەڵەن سەرە حاڵەوێ ئیتر نیاز نییە کە شوێنێ بخصوصی بێ فڵانی بێ شرایط بخصوص بۆ خۆی ایجادکە بۆیە ئێژم تەجروبەکان متەفاوتە مەخصوسە مەوادهای جەدیدێکە هاتە بستەرە جامعەیشە من حەزەکەم بڕۆینە ئەو بواریشە و باسی لێوەکەین بستەرە جامعی ئێران بەداخەوە کۆماری ئیسلامی لە توول 42 ساڵ گذەشتە جۆرێ ڕەفتاری کردە بستەرەکەی زۆر لە لەحاز ڕەوانی اقتصادی اجتماعی ئامادە کردووە بۆ ئەوەی کە بەتایبەت لاوانی کۆمەڵگا تووشی ئەو کێشە و گرفتە بن ئەوش بەهرەی لێوە واقعیەت حاشا هەڵنەکرێت کە ڕژیم کۆمەڵی لای هاوڕێکە لاوێژ ئێستفاداکە هاوڕێگە لاوێژ بۆچی خەڵک ئەچن بەرەو پیریەوە قەینا کە کۆماری ئیسلامی زۆر کاراسانی کردووە بۆ مادە هۆشبەرانە بەڵام هۆکارەکەی چییە کە ئەو جوانانە یا ئەو خەڵکە ڕوەکەن ئەو مادە هۆشبەرانە بەشێکی کۆماری ئیسلامیەکە پەرەی پێدا بەشێکی شێوەیە کە لەلایەن خەڵکیش ئەچن بەرەو پیری ئەوە هۆکارەکەی چییە؟ لە ڕاستیدا پەنابردن بۆ مادە هۆشبەرەکان هۆکاری جۆراجۆری هەیە لە وڵاتانی وەکو ئێران و یا ئەفغانستان وڵاتانی سێهەم کە گرانی و فەقیری و بێکاری بێداد دەکا ئەوە دەتوانێت یەکێک لە سەرەشیترین هۆیەکان بێ کە ئینسان ناومێت دەکا تووشی مشکلاتی ژیانی دەکا تووشی ئیختلافاتی خانەوادەگی دەکا تووشی سەرخۆردەگی دەکا تووشی شەرمەندە مەسەڵەن ناناوەری ماڵەکە کاری نییە و ناتوانێت ماڵ و منداڵەکەی بەخێوکە تووشی شەرمەندەگی دەبێ و هەروەها ئەو وەزیەتە ماوەیەکی کۆتاژ نییە ماوەیەکی چەند مانگەیە یا ساڵێک 2 ساڵە دەگوزارێ چەند بە درێژایی حاکمیەتی کۆماری ئیسلامی خەڵک ڕۆژ بە ڕۆژ وەزیان خەراتر بووە ئینسان تووشی مشکلاتی ڕۆحی و ڕەوانی دەبێ بۆ تەسکینی ئازارەکانی خۆی بۆی کە ئەوەندە ئەحساس نەکە کە شەرمەندەی ماڵ و منداڵ و یا خانەوادەی بێ پەنا دەبە بۆ مادە هۆشبەرەکان ئەمە یەک فاکتۆر یان بێکاری و گرانی و
فەقیری و هەروەها ئەفسۆردەگی و ناومێدی لە ژیاندا. ئەمە دەبێتە چەند هۆکار لە ڕاستە. هۆکارێکی دیکەوەیە کە بەهۆیەوە کە کۆماری ئیسلامی ئامدانەوە بە تۆری ئەمدی مادە هۆشبەرەکان بۆ خۆی بڵاوی دەکاتەوە و بە دەستڕەسی هەموو کەسدا هەیە، بلاخرە کەسانێکی زۆر فریوی تەبلیغات و بلاخرە ئەو بازارە ڕەشە مافیای کەسبای پاسەرە مافیای مەوادی مخدرە لە ئێران و پوڵێکی زۆر دەخاتە گیرفانیەوە و دەبێ قوربانیش بگرێت لە کۆمەلگا. جەماعەتێک بلاخرە خار ناخات تێ دەکەون، کەسانێک کە ناڕەحەتیان هەیە ڕۆحیان زەیفە بلاخرە دەکەونە ئەو داوەوە متاسفانە. دەی وەختێ جەماعەتی تێ دەکەون ئەمانە دەتوانن تاسیر دارنێت کە کەسێکی کەس خانەوادە لە خانەوادەیەکدا یەک نەفەر کە محتاجە ئەم مادەیە مەصرفکە تاسیری هەیە لەسەر باقی ئاعزای خانەوادەش. ئەوەش تیاندادی کەسانی تازەتر ڕوو بکەنە مادە هۆشبەرەکان زیاتر دەکات. هەروەها کێشەی خانەوادەگی کە بالاخرە منداڵ انتزاری هەیە، دایکباب انتزاری لە منداڵ هەیە یا دڵ انتزاری لە مێردەکەی هەیە کە جواببوو نیازەکانی بێ، دەبینێت کابرا بێکارە و بالاخرە هیچ ئیمکاناتێکی نییە، تووشی ڕابطەیەکی گێرە و کێشە لەناو خانەوادە دەبن و عاتفە بە تۆری من دەتوان بڵم عاتفە لە ئێراندا کوژراوە. کۆماری ئیسلامی عاتفەشی لە نێو ئینسانەکاندا لە بین بردووە، نابودی کردووە. عاتفە کەم دەبێتەوە لە ژێرە کێشەی خانەوادەگی و اجتماعی زیاد دەبێت. ئەمانەش دەتوانێت هۆکاری دیکە بێت. ڕەفیقی ناباک دەتوانێت خۆی عاملێک بێت کە بتوانێت بە طریق ئەوە کە لە کۆڕ و کۆمەڵی کەسانی کە مادە هۆشبەرەکان بەکاردێن وەختی بەشداری کرد، هەر کافیە یەکجار ئینسان ئەو مادەیە بەکاربێنێ خۆشحاڵەکی کەزایی پێدەزەدە لەو لەحزەیەدا. ئەوە دەبێتە شتێکی خۆتفریبی دوایە زۆرتر یعنی اشتیاق پەیدا دەکات کە بەرەوکەری بچێت جاری ئەوەڵ بە مەجانی لە کۆڕ و کۆمەڵدا پێیانداوە، جاری دووەم مەجبور دەبێت بە خۆی بکرێ و تەهیەکە بۆ بەدەنی نیازەکەیەتی. یعنی هۆکارەکان هۆکاری سەرەکی کۆماری ئیسلامیە بەڕاستی، بەڵام هۆکاری دیکە کۆمەڵایەتی گێرەوشێشە تژام ئەو کە قسمەکەن موادی مخدر بە تایبەت تریاک و هێرۆین بەهۆی کە لەگەڵ ئەفغانستان دراوسەیە، ئەمە زۆر زۆر باوی هەیە. لەلایەکی دیکەوە حتا موادی مادەی سەنعەتی زۆر ئێستا لەلایەن سوپای پاسدارانەوە بە تۆری ئەمدی خەریکە تۆلید دەکرێت. مەسەڵەن بۆ نمونە باسی کراک بکەین، کراک هەر 1 گرەمی لە 10 تا 100 گرام هێرۆئین تۆلید دەبێت. هێرۆئین کە بۆ خۆی واگرانە، کراک بەهۆی ئەوەی کە زۆر مخەربە، زۆر کوشەندەیە، لە خودی هێرۆئین هەرزانتر وەدەست دەکەوێت. یعنی عاملەکان وەزعیەت ئەوەندە نالەبار و پیچیدەیە کە هەموو ئەو هۆکاران دەستیان داوەتە دەستێک بەداخەوە کە بۆتە مسیبەتێکی ماڵوێرانکە لە کۆمەڵگای ئێران و بەتایبەت کوردستان کە بێکاری زۆرە و ناومیدی زۆرە و ئەفسۆردەگی زۆرە و بەخر اختلالاتی ڕەوانی لە نێو ئینسانەکاندا بەوجود هاتە بەوەی فشارهای کۆماری ئیسلامی. هەمووی ئەو فاکتورانە معلومە جەهەنەمێک ساز دەکەن بۆ ئینسانەکان کە زۆر بە هاسانی ڕوو بکەنە مادە هۆشبەرەکان بۆەوەی کە بە شێوەیەکی کەزایی تەسکینی ئازارەکانی دەرونی خۆیان بدەن. ئەمانە چەندین هۆکارن، دەتوانێت هۆکاری دیکەش بێ شتێکی ژێنێتیک بێ، دەتوانێت کە ئەمانە بەتایبەت پزیشکەکان دەتوان زیاتر لەسەرەوە باسکەن کە من ئەو سەلاحیەتەم نییە کە وارگی بەشی پزیشکەکە من کە چ تەغییراتێک لە مەغزدا بە وجود دێ، کە دەستوراتێکە مەغز دەیدا بە ئینسان هانی دەدا، سۆقی دەدا بەرەو پەیداکردنی مادە هۆشبەرەکان. ئەمانە زۆر پیچیدەن، بەڵام ئەوەی کە بە ئێمە دەکرێت مهمە کە کۆمەڵگا بزانێ کە سەرەڕای ئەو هەموو وەزعیەتە نامەتیانە و وەزعیەتە نالەبارە و ئەو فاکتورانەی کە
هەروە سۆری مختصر ئاماژەم پێکردن بی وشیارنەوە نەکەونە داوی ئەو وەزیێتە کۆماری ئیسلامی خۆی سنوورە. بەڵێ بینەرانی خۆشەویست ئاگادارەکەینەوە کە ئەو بەرنمەیە جیالەوە کە ڕاستەوخۆ لە ڕێگای تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پەخشە بێتەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە وەکو فەیسبوک و یوتیوبیش ئێوەی ئازیز دەتوانن ئەو بەرنامەیە ببینن هەروەتر ئەوانەی وا کاربەری ئاندرویدیان هەیە لەناو گوشیەکەیان ئەتوانن بەرنمەکە لە تێرەی لەو تەریقەشەوە ببینن. بەشێکی زۆر لە بینەران لە ڕێگەی فەیسبوکەوە پەیامیان دەستخۆشییان کردووە لە بەرنمەکە و هەروەها سڵاویان بۆ هاوڕێگە لاوێژ و کاکاوان کە لێرە بینم زۆر سپاسیان دەکەم. پەیامێک هاتووە لە سەقزەوەوتێتی مهمانانە عەزیزە بینم بگەن تێ تەجروبیاتی من دارم دەرداخلێ زندانها دەردەهەیە شەست ئەکسەرێ زندانیان سیاسی بودن عام از کۆمەڵەی ها دموکراتی ها شاید 10% در استان در کردستان به دلیل اعتیاد به مواد مخدر در زندان بودن، یعنی 2% یو بندکراوانە بەهۆی موادی مخدرەوە بود. اما متاسفانه در حال حاضر شرایط زندانها کاملا بالعکس است، زیرا که تعداد فروشنده ها و مصرف کننده های مواد مخدر که اکثرشان جوان در زندان پر است که توسط تعدادی از سوجویان توزیع می شود. وظیفه کاملا حزب کمونیست ایران است که قسمتی از برنامه‌های تلویزیونیش را به این موضوع اختصاص دهد. اول سقزه و پیامهات بو بله امش براستی او من اگر هر وقت بتمنی ل هاورگلاویش حتما درساکی لبیره یمکه دمکه لقل کۆمەڵە بووینوانە کاتی خۆی کۆمەڵە یەکێک لە پرۆگرامەکانی لە شارەکان لەو شارەکانەوە بوو کە بەشێکی لەوانەی کە تووشی مادەی هۆشبەر ببوون لە بەرنمەیەکی زۆر چڕوپڕی بەجێگە توانی ئەوانە لەو ئازارە دوور بخاتەوە بەشێکی زۆریان هات ناو ڕیزەکانی پێشمەرگەوە و بەداخەوە بەشێکیشیان گیانیان بەخت کرد. ئەو کاتە ئەوە زۆر سەرکەوتوو بوو ئەو نوعکارە باتەوە بە تەجروبیاتی ئەو کاتەمان ئێمە تەجروبیاتێکی وەها زۆرمان نەبوو طبعا ئەمما دەهۆشبەرانەیش ئالۆ ئاسانە بوون وایسە هاوڕێگەلاوێژ و کاکاوانی شاریان پێکرد کە سەنعەتی کراوەتەوە و بە شێوەیەکی تر بوو زیاتر دەسڕاسی بە هێرۆین و تریاک و عالەم ناوەشتانە بوو بەڵام سەرڕایەوە توشبووەکانیش زۆر نەبوون بەڵام ئەوانەی وا توش ببوون کۆمەڵە توانێت لە پرۆگرامێکی زۆر ڕێکوپێکە تەرکی ئاعتیاد بۆوانە بکە و توانیان ئەوانە زۆر مفید بوون بۆ کەمەڵگاکان و توانیان لە خەباتەکە لەو خەباتەیە کە هەتا ئێستا درێژەی بووە سەرکەوتوانە بەشداری بکەن. بۆ ئەو بەرنامەی ئێمە هەنگاوێکە لە ئیدامەی ئەو کارانەیەوە پێشتر کۆمەڵە کردوێتی لە زەمینە و هەوڵە دەین بە یارمەتی ئێوەی ئازیز حتمما بەرنامەکانمان باشتر بکەین و زیاتر بتوانین ئەم کێشە کۆمەڵایەتیە کە هەیە تا ئەندازەیە ئەوەی لە توانامانایە کەمی بکەینەوە و بتوانین خەڵکو شیار بکەینەوە کە بزانن ئەمە فقط توشبوون نییە بەڵکو ئەوە شەڕێکە کە کۆماری ئیسلامی خەریکە لەگە خەڵکی کوردستانێکە نەکە لەگە خەڵکی کوردستان لەگە خەڵکی هەموو ئێرانێکە شەڕێکە بەنەوەی کوشتنێکی ناڕاستە خۆیە وەکو بردنە بەر جوخەی ئیعدامێکە کە بنەوەیەکی کە خەریکە بنیامەکانی ئیعدامەکە پێکوژێ ئینی کۆمارە ئیسلامی لە ڕێگەیەکی ترەوە دژمنایەتی خۆی لەگەڵ ئەو خەڵکەوا لە ئێران و لە کوردستانن ئەباتە پێشەوە و ئێمە ئەگەر وریا بینەوە طبعا چۆن کاتی خۆی هێرشی کۆماری ئیسلامیمان لە مقابڵی ئاوێساین و شەڕ چەکدارانەمان کرد و ئێستش خەباتێکی چڕوپڕ لە ناو کۆمەلگا هەیە توانین بدڵنیاییەوە لە بەرامبەر ئەمەشە خەباتێکی چڕوپڕ بکەین. کاکاوان ئێوە بۆ خۆتان ئاماژەتان کرد کە خۆتان توش بوون دیارە ئێوە لە بەرنامەکانی خۆتانە ئیشارەتان پێ کردووە بەڵام پێم خۆشە بزانم سەرەتا چۆنێتی دەنگەوە نابیستم دەنگتانم نییە دەنگی من نییە دەنگی منە بێسی ئێستا کاکاوان دێ باشە تا کێشەی تکنیکیەکە حەلە بێت دەنگ هەیە کاکاوان دێ باشە کاکاوان دێتەوە لامان
هاوڕێ گەلاوێژ من لەو بینەدا لە تەلەڤیزیۆنی لە دەرەوەی وڵات پرۆگرامێکم بینی کاکاوانیش هاتەوە بۆ لامان تازە با پرسیارەکەم لە هاوڕێ گەلاوێژ یا ئەو باسە لەگەڵ هاوڕێ گەلاوێژ بکەم کە لە گەڕەکە حاشیە نشینەکانی ئەم وڵاتە ئەوروپایانەش بەشێکی زۆر لە گەنجان بەهۆیەوە کە نەیانتوانیەوە لەناو کۆمەلگا جێ بکەون بەشێکیان دەستیان داوەتە فرۆشتن و توشبوون بە مادە هۆشبەرەکان ئەمە تقریبەن ئاوێنەیە کە لەوەی وایەستی ئەمە لە کۆمەلگای خۆمان نایبینین وانە بەڵێ دەقیقەن وایە کولەن لە دنیا ئەو کەسانێک کە زۆر حاسان دەکەونە داوی بازاری مادە هۆشبەرەکان کەسانی خانەوادەی فەقیرن بەڕاستی کەسانێکن کە لە حاشیە شارەکاندان کەسانێکن کە دەرەوە خانەوادەکانیان جێ نەکەوتونە لە ناو کۆمەلگادا بێکارن خۆیان بەسەربار بزانن منداڵەکانن نیازەکانیان بەتەرەف نابێ لە حاڵێکدا دەبینێ کە مەسەن هاو کلاسەکەی ئاشناکە یا دراوسەکەی کە ئیمکاناتی باشی هەیە و دایک و بابی ناتوانێت بۆی تەهیە بکە بەلاڕەدا دەچێت و دەکەوێتە شۆن ڕێگایە کە ئەوەڵ کولەم مافیا ئەو کەسانە دەبینێتەوە وەکو فروشەندە ئەتەن لە منداڵی کەم تەمەنیش ئەتەن لە ژنانیش ئیسفادە دەکەن کە ئەو مادانایان بۆ بفرۆشن دوای وردە وردە بۆ خۆشیان دەبن بە مەسرف کنندا دەی تەبیعیە کە ئەو لە وەڵامی پرسیاری ئەوەڵدا کە کوتمی یەکێک لە سەرەکیترین فاکتۆرەکان واقعاً بێکاری و فەقیری و نەداریە کە ئینسانەکان مۆنزەوی دەکاتەوە دایان خاتە حاشیەی بەخەرە کۆمەلگا خانەوادەکانیان حاشیە شارەکاندا دەژین و مافیاش ئەوانە زۆر بە هاسانی دەبینێتەوە دەبینی هەر لە کەسانی حاشیە نشین لە جوانانی حاشیە نشین کە مەسەن لەو سوێدە زۆر بەشیان پەناهندەنە ئەنوای باندهای قاچاغ و باندهای هەتە داعش دەنێ ئەوانەدا نیروی گرتووە و کاریشیان لەسەر دەکەن ئەمە زۆر ئاسایە لە وڵاتی خۆشماندا هەر بەم جۆرەیە دیارە کە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان فەقیر و دەوڵەمەند ناناسیە پیر و جوان ناناسیە جنسیەتیش ناناسیە بەڵام زۆرتر ئەوانەی کە زۆرتر دەبنە قوربانی و لاخەرە دەبین باجی ئەو مەسرفە بدەنەوە خەڵکی فەقیر و هەژارە چونکە کابرای دەوڵەمەند ئاخرە دەستڕەسی هەیە دەتوانێت خەدەمات بۆ خۆی بکرێت دەتوانێت پزیشک ئەوان بە شکلێکی تەفریحی تەفریحیە بۆ ئەوانێنی دقیقاً زۆرتر وەکو تەفریحی و تەفەنونی وەکو شتێکی باکلاس ئەوان دەتوان مەسرفی دەکەن بەڵام هەر زمانی قەدیمی شەگەریەوە لە بیرتان بێ من لە بیرم دێ لە منتەقەی سەقەز بەشێکی زۆر لە ئاغەواتەکان دانیشتن لە کاتی قمارکردنوانە زۆر ڕاحەت مەسەلەن شیوانە کێشا بەبێ ئەوەی کەسێک پیان بڵێ تریاکی بەڵام هەرەوە کاتە لە سەقەزیشا تریاکی بوو کە کەسێکی زۆر بەدبەخت بوو ئەڵبەتە تەبعەت تعدادیانە وەختەکەم بوو کاکاوان ئەگەر دەنگی ئەمە بیسی بابێ من لایەوە بەڵێ هاوڕێ مەحموود دەنگتان بیسم من تەمەنی ئێوە چەندێکە کاکاوان قەی ناکە و پرسیارە بکەم ناخواهش دەکەم ئیرادێکی نییە من ئایسە 40 ساڵمە چۆن بوو یەکەم جار توش بووی یعنی ئەوەی کە یەکەم جار ئێوە تووشی ئەم ڕوتان کردە مادەیە توش بوون چۆن بوو لە بە شێوەیەک پرسیارەکە جوانە هاوڕێ مەحیا بۆیە ئەو پرسیارە ئەماواتە بوارێکە و کە مەدە نەزەر منیشە و زۆر کۆمەکی شەکا بە بینەرانمان من ئەوەڵ جارێکە چوون بە سوراغی بەقۆم هەرەوە جۆرە هاوڵێ گەلاوێژی ئشارەی کرد تەفەنونی بوو یعنی لە دۆرەی دانیشتوویی بوو خۆ دەقیقا من ها لە خاترمە مشکڵێکم بوو ئەویش ئەوە بوو کە من دووسێ بار بۆ کۆنکور کە شرکەتم کرد مدام بەخاترەوەی کە سابقەی فعالیت سیاسی لە ناو بنەماڵەکەمە بوو لە پێشترە و ئیتر ئەو خۆیشم هیچ وەخت سرم دانەنوان بۆ ڕژیم هەمیشە ڕێدا بووم و لە گوزینشەکان کۆنکورە بۆیە بە دقیقنا لە خاترمە بە ڕوتبەی دووسەی کشوەریە و من تەبعید کردم ئەمەڵەن بە دانشگای سیستان یعنی
نردیان بۆ ئەویش بەسەر دایکم کە چوون بۆ لەوێ دقیق هەمزەمان بوو تەک شەڕە ئەمریکا لەگەڵ تاالبانە ساڵ هەشتاویەکە هێجری بە سڵا بن دقیقا لە خاترمە بەبوون ئەو شەڕ و دەرگیریە و نەخۆشینای بنەوە ئەنفلانزای ئەفغانیشتی وەکەم کۆرۆنا منتها بێنە هەیەت ئۆفونی بوو ئەو زۆر بێ مناڵەکان تووشی بوون منیش لەوێ خڵاتام بە سڵاح مەسەن دکتۆر چووم دەرمان بۆم تەجویز کرا ئامپولم وەشان بارها وەلێ ئەو دەرمان نەبووم لەو بەدەسە و ئەنفلانزا و ڕزگار نەبووم مجموعی ئێمە ڕفێقمان بوو و منتەقە خۆیان ئاشناییان بە هەزاران ساڵ لە کشت و تجارەت مواد مخدرە بخصوص مواد سنەتی نەخشیانە منتەقەی سیستان بەلوچستان و بەگشتی ناحیەی موکرانی تەکرمانە بۆیە لەوێ من تەکسری ڕفێق ئاشنا بووم ئەو باوەڕیانە بوو کە ئەرێ ئێمە بۆ دەرماندی ئستفاداکەن ئەوەڵجار من بۆ شێوە بوو حتا ها لە فکرم فقط تەفانون بوو بە مەحزەوە دەرسیشم تەوا بوو کە هاتمۆ لە سنەیشە من ئەسان تەفەکرم ناچوو بەلایە ئەو نە دەرگیر مەسائل کرد بووم وەلێ سریە هۆکارگەر لەل ئەوامڵ دەسیدا بەدەست یەکە و کە خۆت بە خۆت مەسەن سەرخوردێکی ناومیدی فشارهای اقتصادی اجتماعی دەرگیری هەیەکە بووم ئەوانە دەسیدا بەدەست یەکە و کە خۆم ئاگام نەبوو کە مەسرفم ڕۆژانە خەریکە ئەڕواتە سەر و کاتێ هاتم بە خۆمە کە دیم نابەوە ئەگەر ڕۆژێ نەکێشم قماری کێشم ئەزیەتە بم ئێشە کێشم کاتێکیش کە چووم بە تەرەف تەرکیە هاوڕێ مەحیا من ڕەوشکەل مختلفم شاید باند مورد لە سەفحی جامعە ڕەوشهای مختلف بوو بووم سەخت بوو وتیان بوو جەلەساتیان هەیە تانی بڕۆیتەوەمانە من هەرچەند مەسەفیشم فقط مواد سنەتی بوو وەلێ متادونم ئەمتحان کرد دیمنە ئەفاقە ناکە خەتەرناکتر بەڕاستی خراپتر بوو دارو بۆ لای پزیشک ڕەوان دەرمان چووم سری داروی بۆم تەجویز کرد ئەو باشتر بوو وەلی خو من ها لە فکرم سری بەرنامەگەل اجتماعی بوو بەناو خودیاری تەرک ئێتیاد لە تەرەف جامعەشناسێکەوە بەرنامەدی لە ماهوارە ئەویش هاوڕێ ئەویش کە خۆی تووشبووی مادەوەشبەرەکان بوو ئەو منی ئاشناکە دەگەڵەوە هاوڕێ مەحیا کاتی من دانیشتمە و مەسەلەمە بەڕەسی کرد لە مورد خۆمەوە تەنها متوەجهەوە بووم کە تەنها کێشەکەی من مربوط بە ئەو تەفەننی بوون و نەخۆشینێکە لەوەی گرتمەوەمانە نییە فرە ڕیشەدارتر لە مەسەلەی خۆ دیاری تەرکەتیادە دامینە هەرو شتە لە NH لە ساتێن ئەیشە تەرەف ئێزعانەکە بە ناتەوانیەکانی زعفەکانی ئەمیش بە نەوعێتر هەر بە منی وت تەماسم کرد لەگەڵیا وتی فڵانی دانیشە لە ئاخر جارێکە مەسرف و کردە چە باعث وەکە بچی بە سوراغی بە تەرتیب چرخەیە علەت و معلولیدا بە من باوەڕم پێ بکە زان بۆی لێدا وتم فڵانی ئەمە بێنە هایەت خەریکە توو لە کێشێ هەر ئەڕواتەکەوان ئێمە حتمەن هەیەکە ئەچێتەوە بۆ دەورەی مناڵێت هاتم دانیشم فرێت فاقات دەسیدا بە دەستێکە و ڕێشەی علەت و معلولیەکەم پیا کرد بەڵێ ئێمە حتمەن ئەچینە سەرەوەی تووشی بکەین بۆ ئەوە ڕێگێ بڵێ ئەگەر بکرێ چونکی پامم بۆ هاتووە بێت من کە یاداشتم کرد باوەڕ کە دوودانە دەفتەرم یاداش کرد هاوڕێ مەحیا بەڵێ فەرمو بەسەر چاو لە چەند سانیە کۆتاییەکەم دوودان دەفتەر من یاداش کرد چاخە علەی و معلولیەکەم دەراوەر وەختی تماشام گە ڕیشەکان هەڵە گەڕێتەوە بۆ زۆر دۆرەی کۆن لە مناڵیمە بۆیە تاکی دەکەمەوە لەسەرمە درستە ئێمە سەرکوبی سیستماتیکمانەز لە بوار اقتصادی و اجتماعی و سیاسی لە جامعەی ئێرانە جمهوری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکاری ئەو قەزیە بشکل سیستماتیک بەسەر جامعە سەپانە ئەو واقعیەتێکە وەلی خۆ ئێمە سری مشکلاتمان لەناو بنەماڵەکانە باستۆلی دەوێتەوە مدام مەسەڵەن ئەوینی فرێ لە خانوادەکان ئەگەر تووشە فەقرن ئەو فەقرە هەر باستۆلی دووەیشە بە خاترە ناکارەمەدی بەرنامەهای اقتصادی خودە بنەماڵەکە لە تەنزیم اقتصادە لە تەنزیماتی ترە دوایەوە بەرخۆردە نەسڵهای جدید تەک مدرنیتە و تەکنۆلۆژیە خب طبعاً خاستەکانیان فەراترە ئیمکاناتی جدیدیان گەرەگە تەزاد هەیە تەبەقاتی شەدیدگەر لە سەفحە جامعە ناتان حتمەن ئەچینە سەروانە کاوان مانە گشتی ڕیشەدارە من مەسەڵەن نمونە ڕفیقێکمان بوو بەڵێ ئەو پەیامانە بگوێزینەوە چونکی بەرنامەکەمان ڕاستە و خۆیە ئەمە پێمان خۆشە بینەرانیش بتوان بەشدار بن لەو بەرنمەیەدا پەیام هاتووە ئەو پەیامانە خوێنمەوە بۆیە گەر هەوڵ بدەین بتوانین ئێمە لەگەڵ بینەرانە هاوکات
بەرنامەکە بەڕێوە بەرین لێرەوە پەیامی لە ژاوەرەوە هاتوو نووسێتی سڵاو ڕێزم هەیە بۆ تۆ هاوڕە مەحیا ڕێز و سڵاو بۆ میوانانی بەرنامەکەتان هاوڕێیان بەرنامەکەتان زۆر جوانە هیوادارم بەردەوام بێت هاوڕێیان دوو ڕۆژی ڕابردوو خانمێکم دی بۆ دادگا ئەچوو لێم پرسی بۆ ئەچی وتی مێردەکەم من و مناڵەکانی کردووە شیشە مەسرەبەکە چەقۆی هەڵگرتووە بۆمان و پرسیار ئەوەیە بۆچی واکەن دلیل چییە تەوزیح بدەن ئەو پرسیارە هاتووە دوایەوە پرسیاری تریش هاتووە کە لێرە بۆتان خوێنمەوە پرسیارێک هاتووە ئایا مەوادی مخدر میتوانێت برای هەمیشە زیندگی برای هەمیشە ڕیشەکان شود نظر شخصی من مثبت است در پاسخ به این سوال نظام‌های سرمایه‌داری سالانه بودجه‌ای را تعیین می‌کنند و در اختیار دولت‌های همسایه مخصوصاً ایران، افغانستان و غیره می‌گذارند تا بر علیه مواد مخدر مبارزه کنند اما تا به حال کارساز نبوده اگر مواد مخدر را در افغانستان ریشه‌کن کنند و کشاورزی مکانیزه را جایگزین آن کنند تا حدودی میتوان ریشه‌کن شود نظر شما چیز در این راسته دیسان هر اول سقزەوە هاتووە کاکاوانی عزیز سپاس و قدردانی میکنم از شما که با شهامت از دوره اعتیاد خود حرف میزنید و به خوبی توضیح میدهید این نشان دهنده صداقت بودن شماست امیدوارم کسانی که اعتیاد دارند به مواد مخدر بتوانند از تجربیات شما سود ببرند و استفاده کنند اول سقزەوە بود یک دانه بله کەسێک بەڵێ لە شنەوەیەوە بزانم فقط پەیامێکی داوەتێتی سەڵام بەخێر بیت و هیوادارین پەیامەکانتان ببیسین فەرموو هەورە گەلاوێژ ببەخشە کاک کاوان دێمەوە بۆ لاتان با لەگەڵ هەورە گەلاوێژ ئەو پرسیارانەوە کرابوو نازانم ئایا ئاگاتان لە پرسیارەکان بێزارێکی هەورە گەلاوێژ ئەوە زۆر سپاس بۆ ئەو بینیارە خۆشەویستانە من لەسەر هاوڕێ مەحیا لەسەر ئەو پرسیار هێنە تەوزیحێکم بوو دەنگی ئێمە و دەنگی ئێمە و کاکاوان تۆزێ فاصلەی هەیە بەڵێ قەیناکە با کاکاوان چونکی ئێستا دەنگەکەی فاصلەیە لەگەڵ ئێمە هاوڕێ گەلاوێژ با کاکاوان قسەکانی بەڵام بە کورتی کاکاوان لەسەر مەسەلەی شیشەکە زۆر بە کورتی تکایە فەرموو ئێوە قسە باشە بەسەرچەو پرسیارە و هاوڵاتیە لە ئێرانەوە کە تەماسی گرتووە و پەیامی ناردووە بەڵێ ئەمە لە بوارە علمیە و شتێ ئەسپات شودەیە من حالە خاترمە بۆ کەسانێک کە شیشەیان تەرویجدا عمومەن لە نەسڵێ جوان و دانشکایی و محەسڵە و دەستیان پێکردیان وت لەسەر ئەو بیر و باوەڕە کە شیشە تەمەرکوز ئەواتە سەرەوە یادگیری ئەواتە سەرەوە دوای مدەت سلولهای خاکستەری مەغزیان بە شدەت دووچارە تەخریبەوێ من یەک مەساڵێرم بۆ هاوڕێمانە لە ئێرانەوە ئینسان مەغز ئینسان وەسە مۆتۆرە ماشین خۆ نیازی بە ڕۆغەن و بە بنزین هەست بۆ سوخت پس ورودیەکەیشێ سوختە مناسبێت دادەیە مفید بێ وانە ئێوە بێن بەجێ ئەوە مەسەڵەن شن و ئاو قاتیکەن بیان بە مۆتۆرماشین ئایا گریپاچ ناکە خب تەبیعەتەن گریپاچەکە مەغزی ئینسان معلوماتێک علمی کە وەختی واردیکەی شتێکە صحیح واردیکەی تەغزیەی دروست بکردێ خروجیەکەیشی دروستە وەختێکە ئێمە تین بە شیشە بە مواد مخدر بە مەخصوسەن مەسائلێکە ڕژیم خەریکە پەرەی پێات و ئەتلاعاتێکە غەڵەتە غیرە زەرورە تەزریقیەکە بە زەهنی ئینسانەکان هەر لە مناڵیە و لە کودەکستانەکانە و تەبیعەتەن خروجیەکەیشی ئەوێتە ئەوە دیارە شیشە بەڵێ لەسەر مەغز بە شدەت تەئسیری هەست دووچارە نوعێ نەخۆشی ڕەوانی ئەوەن چەتەکەن لەسەر مەسائل مختلف دووچار نەسەقیە و نەوانێکە شیشە مەسرفەکەن بۆیە تەوەهم لیانەت چون مەغز ناتانێ معلوماتێکە هانە و زیهنیە قاتیەوەن بەیەکەوە یعنی تو فکرکەرە و فایلهای مختلف ئەس گشتی کەیتە سەریە تەساویرە مبهەمە پێیا بۆیە فرەوەختە ژن و مناڵەکەی وەک دوشمنێک کەوینێت ئەوە ساکە هەمچین ئەقدامێک بۆیانەکە بڵێ ئێمە کاک بەختیارمان لەگەڵایە کاک بەختیار دەنگی منە بیسیت ئێمە هاین لە خزمەتە بەڵێ کاک مەحیا
زۆر سپاس کاک بەختیار پێمان خۆشە توش ئەگەر قسەیەکت هەیە لە بابەتەوە چونکی ئێوەش بۆ خۆتانیکێک لەو کەسانە بوون کە بەداخەوە ماوەیەک توش بوون لەو بابەتەوە ئەگەرەکرێ فەرموهێن لە خزمەتە بەڵام بە کورتی سلام بۆ مێمانەکانتان دەستان خۆش بۆ بیلەرەکانتان قسەکان هاوڕێگەراوێژ و کاکاوان گەچکەدا یانە بەوردی شاریان بەستەکان کرد تکرار بە مقارڕەت ناکەمەوە وەلێ بەلە هەرچشتە بەلە تۆزێحات پیرامونە نەخۆشی اعتیاد ئێمەش اعتیاد اعتیاد چێز ئایا اعتیاد فقط تەنیا مەصرف مواد مخدرە یانە اعتیاد نەخۆشی نەگە فرە وەسیعتر لەوە کە فکرە بکەینە ئێمە ئەگەر دانیشی نەخۆشی اعتیاد تعریف بکەین بۆ خۆمان شاید بجرعت بيجم أكثر أو إنسان رواهان الدورو بريمو معتاد بالشكل وللدرسات فركمك لم معتاد قلا كناوي درجة كهانة بقولوجي استو أكفل من مصرف مواد المخدرات كبقولوجي ديار الزقب برشاوة نخشين اعتياد يكشاف مصرف مواد المخدرات كبقى آخرين مرحلة سيتر بقول كاكاوانتي شەکەی هەڵە دەرەوە بۆ دۆران مناڵی و خانەوادە من بارها تەکیدم کردە ئێمە لە دانمارکا خۆمی کێرە و کەسکردمە کە بە شکە و داوچەڵەبانە فریبیلی ئەچین کۆمەکەگەن لە زیندانەکانە بە قەڵێژێ لە کەم تەکیاتیادەکانە تەکی دەکەین بۆ ئاموزش ئاگانی یعنی ئەم دوشتەسە کە ئەجانەیە بنیامەکان هەرچی تۆ ئاگاه دەبارەی مواد مخدرە و ئەنواعی و شێوەکانی نەخۆشی اعتیاد دەسەنجێت چۆن نەخۆشی اعتیاد شکلت بێت ئێمە تا حدێک لە بەرنامە پیشە هەفتێ دەڕۆژەوە بەڕێمە بەرنامێکمان بۆ لە تەلەڤیزیۆن کۆمەڵە پەخشوکریاوە من شارم بۆ کرد تا حدێک ژێنێتیکیە ئەو بەدەمە فەرزیە گەورانە تەبدیل بە نەزێنەوەدا وەلێ فرە مەسایلەکە لە دەوران مناڵی و شکڵێک اتفاقەکە فێن باعث یەک فەرد باختیار نوعی مرحلة بمرحلة آرام بقيت المصرف المواد المخدرة تبقى تجربة شوى رفيق كذلك مصرف يعني ويسقاكم وتجربة اللي بزميناها شكله نوع مادة مخدر تأثير وين يشاء تخليب مثلا مواد قرد شرمك مادة هاي السفيد لتخليب مادة الرش في التربية ولد نخشينا يك نخشينا يك شكلية أو الذكر طبيعة سيستم دواي أو النفس ما تتواشاكي سيستم كيما تيارسية سيستم كهرشيش لبعض سودو بناكي يعني وتبعدين تجارة مواد مخدريش يكلا بورسول سليم شتقرية كل الدنيا وجود بس خب ولي ما معناه شيء شبكي شكاري كنزامي بله كاك باختيار پەیامم بۆ دێت بە پەیامەکانی شەگەر بکرێ بخوێنمەوە ئێوەشە لەسەر خەت بمێنەوە خۆ تەبعاً زۆرمان پێ خۆشە ئێوەش بەشدار بن بەڵام با ئەم پەیامە هەیە بیخوێنمەوە چونکی بەرنامەکە ڕاستەوخۆیە پێم خۆشە بینەرانیش پەیامەکانیان بگات دوای گلەیمان لێ نەکەن نووسێتی سەلام هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سپاس بۆ بەرنامەی بۆ ئەم بەرنامە عالیە من خۆم کە نیشکە پشت کۆنکوریم هەست ئەلعان هاتگە و بەرنامەی ئێوە تواشایەکەم بەڕای من ئەشێ ڕووی قسەتان لە مەورد نەوجەوانان و جوانان بێت ڕای ئێوە لە مەورد تەرکی ئینسانێک کە بان 20 ساڵە تریاکە کێشێت وەلعانە ڕۆژێک 4 بار ئەی کێشێت ئەتوانێت تەرکیبات وە سنیشی 65 ساڵەیە هیوادارم حاڵی بوو بێتن لە پرسیارەکە پەیامێکی تریشم بۆ هاتووە بە تازە ئەوەشتان بۆ بخوێنمەوە جا دوایی ئیجازە دێن بە ئێوەی ئازیز کاکاوان طبق تجربه‌ای که شما در مورد مواد مخدر دارید جدا از سودجویان و دولت‌ها که در این نقش دارند به نظر شما در بیکاری و فقر ریشه ندارد پیشنهاد شما در حال حاضر برای جوان چیست که این ضعف برطرف شود ئەوەش پەیامێکە دیسان لە سەقزەوە هاتووە کاک بەختیار تۆ هەر لەسەر خەت بمێنەرەوە ئێمە هەر تۆمان لەگەڵ ئابی بە من بچم بۆ لای هاوڕێگە لاوێژ
مەوزوعێکە مربوطە بەم بەحسە لە هاوڕێگەلاوێژی پرسم هەڕێگەلاوێژ ئایا واقعاً ژێنێتیکیە من ئەو زۆرەی بیستومە کوکاین و ئەلکۆل ئەتوانێت ژێنێتیکی بێ بەڵام ئایا بەقی مەوادی مخەدر هەروە ئەتوانێت ژێنێتیکی بێت؟ بەڵێ ژێنێتیک ڕەنگە یەکێک لەو فاکتۆرە ئەسیانە نەبێ بەڵام دەتوانێت فاکتۆرێک بێ بەزەن تۆ چاولێکەکەی ئێستا بەتایبەت ژنانی کارتۆن خاب و ژنانی کە تووشی احتیاج دەبن چۆن احتیاجی ژنان وەکو تابوویەک وایە لە وڵاتێکی وەکو ئێران تووشی کارتۆن خابی دەبن لانە و خانە دەبن و سوء استفادەی جنسیان لە دەکرێت مەسەن تووشی حاملە دەبن منداڵیان دەبێت ئەو منداڵانە ئەسەن زاتن وەکو موحتان لەدایک دەبن یعنی منسوورمەوەیە کە دەتوانێت فاکتۆری ئەسلی نەبێ بەڵام بۆی هەیە ئەگەر بین لەبارەی علمیەوە هەموو فاکتۆرەکان باسکەین هەر کامل لە جێگای خۆیدا ئەو فاکتۆرانەش خۆیان قابلی بەحس و شیوکردنەوەن کە لە بەرنمەیەکی تەنیا بەرنمەیەکی ئاوەڕاستە خۆ ناگونجێ بەنابەرئین هەموو هاوڕێ بەختیاریش ئیشارەی پێکرد هەموو مادە هۆشبەرەکان وێرانگەرن ئەوارزی منفی زۆران هەیە چ لەباری جەستەییەوە چ لەباری ڕۆحیەوە چ لەباری ڕەوانیەوە لەباری ئابوووریەوە لەباری خانەوادەگیەوە لەباری کۆمەڵایەتیەوە هەمووی ئەوانە مخاربن تاسیری خۆیان هەیە جا بەنسبەت بازێکیان زیاتر یا کەمتر بەڵام هەمویان وێرانگەرن ئێمە بۆ لەو بینەرێک پرسیوێتی هەوڕێگەلاوێژ ئایا بە نظر شما سیگار هەم جزوێ مواد اعتیاد ئاوەرە یان نە؟ نظرم سیگارش حتى قهوة حتى شغلات حتى مثلا الكول ابجويكش دەتوانێت احتیاج ئاور بێن احتیاج بە چی دەڵێن ئەو پرسیاری هاوڕێ بەختیار دروست بوو احتیاج یعنی ئینسان عادەت بە شتێک دەکا کە بۆ خۆی ناتوانێت هەر وەختێ مەیلی بوو ئیستفادەی لێ بکە یا بینێتە لاوە بەکو بەدەنی یعنی ماغزی دەستوری پێدە تەسنین بۆ دەگرێت کە دەبێت ئەو مادێک کە مەصرفی دەکا هەچی زیاتر و زیاتر مەصرفی بکە یعنی بۆ خۆی ئیرادەی نامێنێت بێ ئیرادە دەبێت لە مەصرفی هەر ماوادێک کە مەصرفەکە حتا قمار احتیاج ئاوەرە بەڵام هەمووی ئەوانە احتیاج ئاورن احتیاج شاخەهای جۆراجۆری هەیە بەڵام مخربترینی احتیاج ئەو مادە هۆشبەرانن کە زۆر زەقن زۆر ماڵوێرانکەرن ئاوارزیان زۆر شەدیدترە بگرە قماریش هەتا دەتوانێت ماڵوێرانکە بێت دەتوانێت ئابوور و اقتصادی خانەوادەیەک لێ کەڵوەشێنێت ڕابطەی خانەوادەکەش لێ کەڵوەشێنێت هەمووی ئەوانە احتیاج ئاوەرن وەختێک ئینسان ئیرادەی خۆی لەدەستدا لە مقابل مەصرفی هەر شتێک کە عادەتی پێکردووە و ڕۆژ بە ڕۆژی مەزبوورە زیاتری دەکە بەڵێ قەتەن محتاجە و هەر احتیاجێکیش علاج پەزیرە بە شەرتێ ئەوەڵەن فەردی محتاج بۆ خۆی ئیرادە بکە دووەمەن پشتیوانەی خانەوادە و کۆمەڵگا و دەوڵەتی لە پشت بێ کە بتوانن یاریدەدەری بن لە ئایندەیەکی نە چەندان دوور بەستگی بەوەی چەندی مەصرف کردو چی مەصرف کردو چۆنی مەصرف کردو یعنی زەمانەکەی فەرق دەکات بەڵام هەموو شتێکی امکان پەزیرە احتیاجیش قابلی علاجە بە شەرتێ مەرجوماتەکەی بۆ فەرهەم کرێت بەڵام جەرەقەکەی لەلایەن خودی محتاجەوە لێ دەدرێت هەوڕێگەلاوێژ دێمەوە بۆلاتان پرسیارێک هاتووە تەمان ڕوو بە کاوانە بەڵام کاک بەختیاریش بۆ خۆیەکێک لەوانە بۆ کە توش بوو بە موادی مخەدر و خۆشبەختانە دەمێکە تەرکی کردووە و من قبلا زۆر بە خزمەتی نەگەیشتم بەڵام لە ملاقاتێکی نزیکە کە بەیەکەوە بوو ئینسان ڕۆژ ئیرادەی بەلایەنەوە بیاندازە جێگەی ستایش و ئالەوانەیە حتمما کاوانیش یەکێک لەو ئینسانانەیە پرسیارەوەی لە پرسیارەکانە کاکاوان کردو بەڵام هەردووکتان هەم کاک بەختیار کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەسەر خەتەم کاکاوانیش کە لەیە نووسراوە کاکاوان چگونەگیە تەرکتان را ئەز مواد مخدر بەرای جوانان تۆزیح دەیت تا بتوانن درست از این تجربیات استفاده کنند چونکی کاک بەختیارم لەسەر خەتە بە تەلەفۆن با ئەو بە کورتی جواب داتەوە جا دوای ئێوە کاکاوان فەرموو کاک بەختیار. بەڵێ دەنگت هەیە.
لەبەرەوە بچمە سەر ئەو جوواوە گەرەکمە مۆزوعی باس بکەم لەبارەی وەکو ئەلۆ بەڵێ بەڵێ دەنگت هەیە کاکاوان فەرموو تۆ جواب دەرەوە چونکی کاک بەختیار ڕۆی زەنگی لە بۆ لێدەمەوە فەرموویەوە حتما سپاس ئەەکەم لەو بینەرانە بەڵێ دانێ لەو بینەرانە پرسیاری کردو کە فەقر و بێکاری ڕیشەی هەیە بەڵێ ولی ئایا فەقر و بێکاری ئەتانین بێژین حتمەنەوە عامڵی ئەتیادەکەیە نە هاوڕیان بۆیە من لە تەجروبیاتە خۆم باسم کرد نمونە ئەبینم مەسەڵەن براکان من یاڕۆن کۆڵبەریەکەن گیان هاوڕێمە فەرموو کاک بەختیار هاتەوە فەرموویەوە قسە بکەن کاکاوان فەرموو باش بۆیە ئەوە خەریکم باسەکەم تەسیری هەیە فەقر و بێکاری وەلێ من ناوێت ئەو فقط بەهانە قەرار بین منیش فەقر و بێکاریم بووە زۆربەی ئەوانەی کشە کۆڵبەریەکەن فەقر و بێکاریان هەیە مشکڵات اقتصادیان هەیە وەلی بوو ناچنە سوراغ اعتیاد بوو ناچنە سوراغ مادە هۆشبەرەکان پس فەردێکە ئەچێتە سوراغ مادەی هۆشبەر ئەچێتە سوراغ اعتیاد کیشەکەی ڕیشەی تر لەو شتەسە ئێمەش تاکیدمانەوەیە کە بڕۆینە سەر ڕیشەکان منیش ئەگەر توانیم تەرکیبم چوومە سوراغ ڕیشەکانم دەرمان کرد خب تەبیعەتەن تۆ وەختی فەقرت هەیە بێکاریت هەیە عامڵی کارە ئەگەر جمهوری ئیسلامی هەلی کار ناڕەقسێنێ ئەتانی لەگەڵ ڕفێقەکانتە کار ئیجاد کە ئەتانی بچیتە شارێتر ئوستانێتر خولاسە ڕێگە چارە هەیە ئەتانی کارکەی وەلی خب ئەوە ناوێت بەهانە قەرار بین سرفەت بەخاترەوەی عامڵ اقتصادیگە بۆ دەبایسەوە کە من تووشە ئەتیاد بووم نە پس مەسەلەکە قوڵتر لەوەیە بۆیە منیش تاکیدم کرد لەسەر ئەو بابەتە وەلی چۆنیەتی تەرک بەڵێ من دانیشتم تەک بە تەک نووسیم ڕیشەکانم پەیاکرد چوون بۆ دەورەی مناڵی خۆم دانە بەدانە چرخی ئەلی و معلولیەکەیم پەیا کرد چوومە سوراغی و تەک بە تەکەمانم قەت بوو ناقەت نەبووە ئیدامە بدە ئیدامەی بدە نەخێرە و پێوە بقەت کاوان فەرموو کاک بەختیار ئێوە لەو بابەتەوە تەوزیح بدەن بەڵام بە کورتی بەڵێ دەنگت هەیە کاک مەحیا من خلاصە شارەکەم بۆ مەصرف مواد مخدر من سێنۆ مادە مەصرف بکرێ هەم زەمان هەم کۆکاین هەم هێروین هەم قورس متادۆن ڕۆژانە 160 میلیگرام قورس متادۆنیش خوارد ئێمە شتێکمان ناو بەرنامەی NA نارکۆتیک ئەنیمەری و ئەنجومەنە مۆتادان بۆمان شتێک جار بێژی ئەژێ تۆ تا زمانێک بۆ عەجزە نەگەی چونکە هیچ معتادێ لە ڕووی ئەقڵ و تقریبا ئێمە ناتوانین بژین 100% وەلی عامە ئەوانەی وا مەصرف مواد مخدریان بووکە لە ڕووی ئەقڵ ناتوان تەسلیمگیری کەن بەلا بۆ دەیلەشت بە عەجز ئەو شتە بگەیت بۆ منطقە کە بەڵێ ناتوانین جێگەت نییە بخۆم تقریبا شاید بژم 30 ڕۆژ خماری کێشا خماری سێنۆ مواد مخدر کە دانگی خانەوادەی ئەمفیتامین بوو دانگی خانەوادەی مۆرفین بوو ئەو دانەگەی دیشی قورسکە سەنعەتیە سەخت بوو بەڕاستی سەخت بوو وەلی کامەکە گەرەک ئشارە بەمە بکەم تەرکە ئەعتیاد تەرکە مەوادەکان دروستە مهمە وەلی ئەساسەکان نییە نگاهێشتنە دەورانە پاکی بۆ تۆ مهمە ئەگەر کەسێک مەصرف کنندێک بارها بوومانە کە موادیان تەرکداگە دوارە ئەیزەن لەرزشیان کەسەوە ئستاگیان بدانیسەوە نەحوەیەوە مەسەڵەن من هیچ ڕۆژێک هیچ کوێنێکا من هیچ لەحزەیەک من لە فکر ناچێتەوە کە بەختیار معتادە مەسەڵەن جەلسەگەرمانەست زمانی کە خۆمان مۆڕەفێگەی من دەست بەرزەکەم وێژم من بەختیارم معتادێکم بۆچێت دوای ساڵهای ساڵە کلیکسە بە قەڵێجێ مواد مەصرف ناکەم کە هەمیشە لە ذهنم بێت و ئێمەشێ ڕۆژانە هۆشمان یانە ساڵێک لە سادە بێمە کاکمەدیان بۆ کەسێک کە نەخۆشی شەکەری هەست نەخۆشی قەنی هەست تا ئاخر ئەم نەخۆشینە تەکمنا هەست و دەقیقەن ڕۆژ بە ڕۆژ لەحزە بە لەحزە ئەشی هوشم بۆ خۆم هوش نەخۆشی بۆ بێت بەڵێ درستە بەڵێ لەیرە دینەرێک لە سەقزەوە نووسێتی سپاس و قەدرەدانی میکنیم از کاک بەختیار که در این برنامه شرکت کرد و همچنین با شهامت تجربیات خود را به رو به مردم توضیح میدهد امیدوارم شما الگوی خوبی برای باشید برای جوانان وقت پیامێکی تریش هاتووە هەر دیسان مەمنون ئێوە لێت ئەگەر بە هاوڕکاوان
بێژن فرەتر لە مەورد محیط دانشگا و خابگا کە بێشتر تەوزیح بدەن بە تۆری سیستماتیک جوانگەل و لەو محیتە مەدرسە نەوجەوانگەل دەرگیر ئەوێت. کاک کاوانیسە فرسەتان هەیە فەرموو ئاهاین لە خزمەتە. حتما سپاس هەڕێ مەحیا. یەکشت من بەلە ئەوە دەرموردە و خابگا و شتە باشکەم ئەوەیە معموڵە نێژن فەردە معتاد فەردێ بێ ئێرادەش بەرعکسەوە قەزیەسەم لە دیدە منەوە چونەوە شتە بۆ من ثابت بوو فەردە معتاد اتفاقاً دانێت لە بائێرادەترین ئەفرادە بوو چون زمانێکە خومارە بە عناوینە مختلف بە شێوەگەل مختلف هەوڵات یعنی دەست بە هەرچی شتا و کتێ فقط بەخاترەوەیکە اینکە پس فەردە بائێرادەست منتاشم مەسیرەکەی تاقیر بە ئەشێ ئێمە یارمەتی بین کۆمەکی کەین کە ئەو فەردە ئەو تەوانە کاسی و ئرادە کاسی لە مەسیرە مثبەتە لە مەسیرە صحیح استفادەی لێکە بۆیە تاکی دەکەین لەسەرەوە کە ئەشێ ئەو ئرادە تەزیق بکەینەوە بە جامە هەروە کە جنابەت ئشارەت کرد کە ئەوایە لە ئینقلاب ئەفرادێک بوو ئەهاتنە ڕێزی پێشمەرگەکانی کۆمەڵە و سالمە بوونەوە ئەبوونە فەرماندەگەر گەورە حتا شەهید دەبوون ئێمەش ئیسەیشی شەڕێکە واقعاً هە لە سەطح جامعە لە محیط دانشگایش بەڵێ هەرو جۆرە کە ئەبینن ڕژیم کۆماری ئیسلامی بە فەرمان خامنەی خەریکە ئەساتید علومی ئینسانی و ئیجتماعی خەریکە دەرەگا لە دانشگاکان ڕشتەکان کتێوەکانیان تاغیراتە سریە لە مەقالات خەریکە حەز بەگاسی لە کتێوەکان حەز بەگاسە نایڵێ بوویت سریە پەژوهشەکان بربەستی بۆ دانێت لەو محیتە تەبیعەتەن چون تاقیقات و پەژوهش‌هەیە کارامەد نایڵێ پەرەبسێنێت لە سەطح جامعە و دقیقاً گەرەگە و شرایطە بۆی بمێنێت و بستەری گەرەکە سوپای پاسداران بەخاطرەوەی کە بتانێ بەهرەی لێ بووە سوودی لێ بووە سوود گیرفانەکانیان پڕکەن وە هەرەوەی کە جامعەیش توشکە بەتایبەت لەناو دانشگاهیانە لەناو قشر محەسڵە خۆ دانێت لە عوامڵێکە بەڕاحەتی توانی جنبشی دانیشتووی کۆنتڕۆڵەکان موادە مخدرە پەرەیدا باوەڕ کە ئاهاتن ینی نەیانەزانێ حراسەتی دانشگا مامەڵە نیروهای اطلاعاتی ڕژیمن دقیقة زانن كي معتادة كي مواد فروشة حتى لنا ومحلك أو دانشكا قراري كذا مواد فروشة كانوا منطقي شناسي فراح دي هاتنا ومحوتي دانشكا لحالك أن قابانا شبري في بقري ولي أهاتن هاتو شوي أنا قل مجوزي أن كندا مواد أنا هاورد بدل يعني يتلوايد هاتو عالم أشكرابو نوع تفكريش يعني رواج ده ومخصوصا لأيام امتحاناتك إيوا قرشيشة بكيشن ميزان يادگیری تانشید بان چون فنی تانی دوای مصرفەکە تانی بخەفێ تا سب خەوەر بوو یەکسەر وەخت 48 ساعتەوە خەوەر بوو دانیش یەکسەرەی خوێن دوایەوە خەسۆ کوفتەش وەسە جەرەسی ئەمتحانەکەی ئەو بەو شێوە بەڵێ ڕژیم خەریکە و کۆنتڕۆڵە زاڵەکە بەسەر جامعە ولی ئێمە ئەوەی ئەو ئاگاهیە هەرو جۆرە هاوڕێ بەختیار وتی ڕاستە فەرمونون ئاگاهیە صحیح ئێمەش گەرەکمانە معلومات دادەهای دروست بین طبیعەتەن لە دنیای سەرمایه‌داری ئەمڕۆژە أنواع سام إطلاعات ناکارامەدیش هەست من لە مەطلبێکە ها لە خاتر مەخوێنمەوە بۆ سیگار مەسەڵەن بۆ سیگار زمانێکە ئەوڵ پاکەتهای سیگار لە ئەمریکا دروست بوو سازمانی غەزا و داروی ئەمریکا لەسەری نووساوی بۆ ڕیە بۆ سڵامەتی ڕیە باشە پوڵە درێ بۆ سازمانانە چون ئەوانە سازمانای مردم نەهاتنین سازمانای خصوصین دنیای سەرمایه‌داری لەو تەریقە و کارەکات لە تەریق پوڵدان لە تەریق نەهاتهای خصوصیەوە ئێمەش ئەو ئاگاهی بە جامعەت تەزریق بکەین ئەو ئێرادە بە جامعەت تەزریق بکەین و پیان بێژین کە ئەگە فەردێکە مبتەڵاس ئەگە فەردێکە تووشی بووە نەخۆشە ڕیشی نەخۆشیەکەیشی ها لە گوزەشتە ڕیشەکەیشی پەیاکات خۆیشی ئەتانێ نیاز نییە حتمما کە بیکوتنە تەوقسەریە بێژن تۆ بێئێرادەی تۆ زەعیفی لێرە نەخشە خانەوادەکان بۆ ئێمە تاکیدمانەکرد لە ناو چەند بەرنامەی گوزەشتەی بەرنامەی ژیانەوە کە بنەماڵەکان نەخشی تایبەتیان هەست دیارە بیماریە مزمنایەتیات ئەوە نییە لە ماوەی هەفتەیەکە 2 هەفتە 3 هەفتە مانگێ حتا ساڵێ ئێمە بارها بوومانە فەر دوای 5 ساڵ 6 ساڵ لەغزشی بووە هەڵگەڕیاسەوە بۆ ئەو مادە مخدرە بۆ یە تاکی دەکەن لەسەر ڕیشەکان بنەماڵاشی تاقەدی بێ سەبری بێ حوسەڵەی بێ بتانێت لە کنار ئەو ڕۆڵەیە بمێنێتەوە یارمەتی بە محیتە ئەمن لە ناو خانەوادە کۆمەکی ویژاکە بۆ فەردا ڕفێقی پرسیوی کایە فەردی 65 ساڵەی معتاد بە تریاک ئەتانێت تەرکیبە بڵێ دانی لە ڕەوشایەکە تریاک ڕاحەت هەرکە دەرگێ وەلێ لە بار جسمیەکەیەوە ئەشی بزانانی ئەو فەردە 65 ساڵە ناکامیەکانی چدا گەرەیکی ڕیشەتەن دەرمانێکە ئەنا دووبارە لە غزش پێیاکەوە چێتەوە سوراغی ئەتانێت بە ڕەوشە کەمکردنەوەی متەناوب استفادە دەکات بە مرور کەمی کاتەوە ئەتانێت بچێت بۆ لای دوکتۆر لە دەرمان استفادەکە سرێ دارو تەجویزەکردن وەلێ
تبقى أو نسخة حتما دكتور كيجيش مصرفي كات أتانا لكلاسين أي استفادة كبالي هرج ورها ربا اختياراتي اعتياد موارد مختلفة هس مثلا داني الاعتياد هاي الرئيس لسطح الجامعة اعتياد بخود رزعية هيش وقت فرباسي شي لي وناكرية ولي كيشي شدت قسترشي فياكرنا وجوانا كان وبعث تخريب هاي روحي روانية كحزق ئێمە دە دقیقەمان کاتماوە کاتی زۆرمان نەماوە هەوڵ بدەین کە بە کورتی ئەگەر بکرێ هەم جوابی پرسیارەکان بدەنەوە ئەم کامێکتان توانن ئەو جۆرەی کە من ئاگدار بم لە لەیرە لە دەرەوەی وڵات لە وڵاتەکە من تیاژیم موادی مخدر ئەوانەی وا معتادن موادی مخدر لە بەشی ڕەوان پزیشکی یا ڕەوانشناسی لەوێ تحتی مەداوا قەرارەگرن ئایا ئەمە چەندێک توانێ مەربوط بێ بە مەسەلەی ڕەوان پزیشکی و ئالەوانە هاوڕێگە لاوێژ لەیرە بەرنامەهای تایبەتیان بۆ دانن نوعێکی زەعیف شدە لەو موادی مصرفەکەن پیانەدەن و ئەو جۆرەی کە من بیستومە لە وڵاتی دانمارک لە مەحدودەیەکی مشخصە قەراریانەدەن کە لەوێ وردە وردە بتوانن تەرکی ئەتیادەکان بکەن ئەگەر با لە ئەوڵەوە هاوڕێگە لاوێژ بەڵام بە کورتی چونکی کاتم زۆر نەماوە جا دوایی کاک بەختیار و جا دوای کاکاوە فەرموو هاوڕێگە لاوێژ من پێشەکی بڵام کە خودی احتیاط 5% جسمیە 95% ڕوحی و ڕەوانیە پس تەرکی احتیاط 5%ەکەی هاسانە تا لە ماوەی هەفتەیەکدا تۆ ڕاحەت دەتوانی تەرکیکەی بەڕێک ئازار دەچێشی بلاخەرە لەژێر چاودێری دکتۆردا دەتوانی دەستی لێ هەڵگری بەڵام ئەو 95%ەکەی کە ڕوحی و ڕەوانیە ئەو کارێکی درێژخایانی دەوێ و کارێکی بە حوسەلەی دەوێ و یارمەتێکی توولانی دەوێت کە بەداخەوە لە وڵاتی ئێران بەتایبەت کوردستان خەڵک بەهۆی فەقیری و نەداری ناتوان ماوەیەکی درێژخایەن دەگەڵ نەخۆشەکانیان بڕۆن و یارمەتیان بکەن و کەت خەرجیشی هەیە تەبعاً دەبێت لەگەڵ مشاوری ڕەوانی و ئەوانە لەگەڵ ڕەوانشناس جاچە بە شێوەی ئانلاین یا بە شێوەیە کە مەسەن ڕوودەڕوو بچێت بۆ مەتەبی بیبینێ و بەخەرێ ڕاهنمایی لێوەگرێ ئەمانە هەمووی خەرج بەردارن هەموو شەوان دەزانی کە کۆماری ئیسلامی ئاگاهانە هیچ خەرجەکە قبول ناکە خەرجەکە دەکرێتە سەر شانی خەڵکەکە خەڵکیش کە ئەکسەریەتی هەژارە لێ معلومە زۆربەی قوربانیانی احتیاد و بەخەرە ئەو مەوادە ماڵوێرانکەرە هەروە بازاری مافیای دەوڵەتی ئێران و سوپای پاسداران خەڵکی فەقیر و هەژارن جوانەکانی فەقیر و هەژارن زۆر بەداخەوە بەڵام بڵێ تەرکی احتیاط لە هەموو سنێکدا ممکنە من بۆ خۆم ینی گەورەکان کارم کردووە کە هەمویان پیا بوون لە سنی 18 تا 65 ساڵ کابرای 65 ساڵەکە تاوە جێگایەکەم ئەسەن 1-2 ساڵان دەگەڵی کارم کرد زۆر مۆفەق بوو چۆن دوای بۆ خۆی حرفەیەکی هەبوو ئەو حرفەی ئیدامەدا بردێ سەرێ مەدرەکەکەی کاری پەیدا کرد وەختی کاری پەیدا کرد ژیانێکی عادی دەست پێ کردەوە پس بۆ ئەو بینەرێک کە پرسیاری کردبوو بەڵێ لە هەموو تەمەنێکدا تەرکی احتیاط مسۆگەرە بە شەرتێک مەلزوماتەکەی بۆ بەراوردی و یارمەتی بدەن کاک بەختیار ئێوە لە پرسیارەکە حاڵی بوون فەرموو خواهشەکەم بەڵام بە کورتی خصوصا مسألة المواد المخدر مسألة الروح الروانية مسألة جسمية قسمتك بروبوتشك لو بازم الدولة مسألة دوم من الشرائط إيران ووزير إيران والشرائط اقتصاد إيران زاني تشجوري يوم مردم توانائي وأوسفل بسكرة مثلا دولات وكسويدة تجيبها كسلك النقوشين اعتياديز لإيران نادرين ولا من هميشة حسنا راح كاركان حتى راح كارك شكاكانيش زر مصر كل لا يخوان سجين درددان زاني ئایسا کاکاوان خاص لە بەرحاڵیەوێ کە دەقیقەن چێژم ئەوانەی وان مەسیح موادە مخدریانەس پێشنەهادێکی بە ڕفێقانەس ئەچانن استفادەی کامڵ بە ئەشنە و کەسانە کە مواد مخدریان مەسیح کرد بۆ تەرکیان داگا ئەتان استفادە لەوانەکەن معموڵە قسەتێکی معتادل لە معتادی خاسر حاڵیەوێ درستە سیستەمەرە پرۆفشنال ڕەوانشناسی سایکۆلۆژی نەزانم چ ئەمانە کۆمەکەکە ولی
حاڵی بێ ئەو جێگەی سەختووە بزانێت چۆن ئەمە مەسلەی دوومە خواهش لێتان بوو قەدەنیش من لە هاوڕێکمان ئەسڵات کە خصوصا ئەم بەرنامە کە مختص بە مواد مخدرات کامەحیا ئەم بەرنامە تا ئەوجی بوات واتوانین پەرەی پێدەن زەحمەت کێشن ئاگاهی بە کۆڵێجی ئاموزش بۆ مطمئنن نەتیجات بێتەوە ئێمە لەو چکرەوە هەستمان بە ئەنازێ ئەوەی وا توانایمانەست مطمئن بە ئەتلاین استفادە لەم بەرنامەکەین و وەرە تێژنە و جامعە بگرین زۆر سپاس کاکاوان 5 دقیقەم کاتەیە چونکی لە ئاخریشا بێ تۆزیحێک بدەم جا ئەگەر بکرێ بە کورتی ئەوەش فەرمو بەسەرچاو منیش زۆر کورت باسەکەم تەشەکرەکەم لە هاوڕێ بەختیار و هاوڕێ گەلاوێژ زۆر جوان باسییان کرد بەڵێ وایە دقیقا ئەرۆ جۆرە کا بەختیارە فەرمونون بۆیە تاکید ئێمەش لەسەرەوە بۆ ئەو هاوڕیانە کە داوەتمانە کرد لە ناو بەرنامەگەل پێشووە و لە بەرنامەهای داهاتوویشە بەنا هەیە کە لیان استفادەکەن هاو دەردەفەردن دقیقن تەجروبەیان کردن وتم ئێمە پیشەر دانانین پیش زمینەش دانانی شتەکان لە قبل و ئامادە ناکەین دقیق زندەی هێرین ناو بەرنامەکە هەر لێنە پرسیارەکان ئانەن مەترەحەوێت یعنی فەر دقیقن مەجبورەوێت کە ئەو شتێک کە هەس واقعیت تەجروبەی کرد تەحویل جامعی بات و لە بەرنامەکە عنوانیکە بۆیە منیش خۆشم تاکی دەکەم لەسەر و قەزیە ڕاستە فەرمونون 90% باوەڕکە شای بژم 95% ڕۆحی ڕەوانیە من خۆم متوجه و قەزیە بووم ینی بەحسە جسمیەکەی مواد مخدر یا هەر نوع اعتیادێتتر حتا اعتیاد بە خودەرزایی اعتیاد بە ئەلکۆل اعتیاد بە شتگەلتر ئەمانە بەخش عەزیمی ئەو مشکلەسە کە حالە ڕۆح و ڕەوانێمە ئەو عامڵەسە کە ئێمە هانات نوعی نەقس ڕیشەیی ها لە وجود ئێمە بۆ نمونەی باسەکە مەسان ڕفیقی بوو لە حەشیشە و یەکڕا چووە سوراغ تەزریق هێرۆین وەختێکە منم فەردەم هاورد خۆم تەرکم دا و مەسەڵەن گەرەکم بوو کۆمەکیکەم لە ڕەوشایەکە خۆم ئستفادەم کرد و بۆی ئستفادەم کرد دیم نە ئەمە جوان ناتەوە دامنا من خۆم لەو ڕۆژ خۆریاری ئستفادەم کرد بەویشم بوو وەختی ڕیشەکەمان پیا کرد ئەو فەدەر ڕیشەکەی لە گوزەشتە و لە دەورەی مناڵی نەوعی تەجاوزی پێکریە ناخۆشم شتە من ئەوانەکەم ناو بەرنامەکە وەلێ خۆ گەرەکمە تاکید کەم لەسەر ڕیشەکان مەسەن چۆن نەیتوانی تەکە و قەزیە هیچ وەخت کنار بێت لەتمەی ڕۆحی شەدیدی لە سنی فرەکەمە خواردوو هەمیشە تەکیە بوو وەختی ئەو ڕیشە دەرمانەکری ئەچێتە لای ڕەوانکا و ڕەوان شناس ئیتر فەرد بازگەشتی دووبارە بە مادەی مخدر فرە سەختەوێتەوە چۆن ڕیشەکەن ئێمە حەلمان کردە بۆیە تاکی دەکەین بەخش جسمیەکە ڕاحەتە شتێک نییە هەرە جۆرە هاوڕە گەلاوێژ وتی هەفتەیە 2 هەفتە نەهایەتی 1 مانگە لە 6 مانگە بەدەن کامل پاکەوێتەوە کافێکەمە تەحەڕوکی بێت و مایعات فرە بووە وەلی خۆ بەحسی ڕۆحی ڕەوانیەکەیە کەمە ئەوە مشکل سازە زۆر سپاس ئەمە ئەم بەرنامە تایبەتی بوو بەڕاستی زۆر سپاس بۆ بەشداری ئێوە هاوڕێیانی بەرنامەی ژیانەوە هەروەها بۆ کاک بەختیار کە لەو بەرنامە بەشداری کرد هاتینە کۆتایی بەرنامەی ئەو ڕۆی ڕاوێژ کە بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش بێوازی دەکرا زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا پێم خۆش بوو لە ئاخرا ئەگەر چەند نوکتەیەک عەرزی بینەرانی عزیز بکەم ئەوی شەوەیە کە ئێمە بەرەوپیری ڕۆژی کۆمەڵە ئەچین ڕۆژی کۆمەڵە تەبعەن بەهۆی شەرایەتی ئەو جەوەی وای ئێستا لە کۆمەلگا هەیە بە بۆنەی تەشەنەکردنی کۆڕۆنا و ئەو نوعی کە بە شێوەیەکی زۆر سەریع تەشەناسێنە ئۆمیکرۆن متاسفانە مەراسمەکانی ڕۆژی کۆمەڵە کە زۆر سنت بووە لە وڵاتانی مختلف گیراوە شاید بەڕێوە نەچێت بەڵام ئێوە هەوڵە دێن مەراسمی ڕۆژی کۆمەڵە حتمما بگرین و بە تایبەتی لە بەرنامەی ڕاستەوخۆدا بەرنمەیەکی ڕاستەوخۆ بۆ هەموو بینەرانی عزیز کە دڵیان بۆ کۆمەڵە لێداوە ڕۆژێک لە ژیانیان لەناو کۆمەڵەدا بەسەر بردووە حتمما تەرخانەکەین کە ئێوە عزیزیش بتوانن لەو بەرنامەیەدا بەشداری بکەن زۆر سپاس بۆ بەشداری هەمووتان تکس هاتووە لەسەر فەیسبوک بەداخەوە من نەمتوانی جواب بدەمەوە چونکی زۆر ورد نووسرا بوو کاک حەمەکاڵوەدان نووسیەتی داوای لێبردننی لەیەکە من حتمما دوای خۆمەگەر کرا پەیوەندی پێوەکەم زۆر داوای لێبردنەکەم نەمە ژمارە تەلەفۆنەکەمان دابوو
لە تاریخی سەفەکەەوە گەر بیتوانی باە و تاریخۆ پەیوەندیەکەی بکردایە زۆر باش بوو کاتی بەرنامەم تەواو بوو زۆر سپاس بۆ بەشداری هەموو لایەک و کات ساتێکی خۆش بوو ئەوەی عزیز و هیوادارم بە دیداری ئێوە دیسان شاد بەوە